الله أكبر الله أكبر. من محەممەد ئەحمەد پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی خانەقام لە ساڵی 2012ەوە پێشنوێژی ئەم مزگەوتم و لە ساڵی 2014 وتاربێژم لێراکە لە 2014ەوە. مێژووی ئەم مزگەوتە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 139 ساڵ لەمە پێش کە لەلایەن کەسایەتیەکی دیار کە لە وەختی خۆیان دەستێکی باڵای هەبووە لە دروستکردنی مزگەوت و خانەقاکان لە کوردستان بە شێوازێکی گشتی، ئەویش بە ناوی شێخ عومەر ضیاءالدین. ئەم شێخ عومەرە لە ساڵی 1307 هیجری ڕوئەکاتە کفری، دێت لە کفری ئەیەوێت خانەقایەک دروست کات. ئەوێ خانەقایەک دروست کات، بەڵام وا دیارە پێویستی بە پارەوەوانەتانە ماینێکی پێبێت ئەوێ بیفرۆشێت، بەڵامی تر دواتر یارمەتی بۆی زەویەکەی پێ بکڕێن. دواتر یارمەتیە دەن ئەم زەوی بۆ دابین ئەکەن بۆی بیکا بە خانەقا، ئەیکا بە خانەقا لە ساڵی 1307 واتە ئەم خانەقایە تقریبا لە هەمان ساڵە لەگەڵ خانەقای بیارە دروست کراوە. دواتر لە ساڵی 1311 هیجری لەگەڵ بە هاوکاری خەڵکی شاری کفری بە تایبەتی کەسایەتیەک بە ناوی مستەفا و کەسایەتیەکی دیاری ئەم شارە بووە، هەوڵی داوە لە پاڵی مزگەوتێک دروستکە. هەر لە پاڵی ئەمە بۆیە لەو کاتەوە پێی وتراوە مزگەوتی خانەقا، و دواتر منارەیەکی شار لەگەڵ مزگەوتەکە منارەیەکیشیان بۆ دروست کردووە، ئیتر پێی وتراوە منارە نەخشینە. منارەیەکی زۆر جوانی بۆ دروستکرا بۆ مزگەوتەکە. بەداخەوە لە ساڵی 2012 نۆژەن کرایەوە سەر لە نوێ، هەمووی ڕوخێنرا سەر لە نوێ دروست کرایەوە. بەداخەوە خۆزگا ئەو شکل و شێوازەی خۆیی بمایە، چکە بەڕاستیەوە مێژوویەکی زۆر دیار و مێژوویەکی زۆر کۆنە بوو، هەم بۆ شارەکە و بۆ تەواوی کوردستان شتێکی زۆر دێروین و جوان بوو. بەڵێ مزگەوتی خانەقا ئەتوانم بڵێم لە تەواوی کوردستان مێژوویەکی دێرینی هەیە و بە تایبەتی لە ناوچەی گەرمیانیش مێژوویەکی دێرینی هەیە بە ڕێکردنی کۆمەڵێک زانا و داعی و بانکخواز و هەروەها پێگەیاندنی چەندین فەقێ و ئەوانە دەستێکی باڵای هەبوو. کۆمەڵی مامۆستا و زانای ناوداری لەم مزگەوتەوە دەستی دیاریان هەبووە. مزگەوتەکە وەکو باسم کرد ئەلێراکە خەڵکیکی زۆر تیا پەروەردە بووە، لە یازال ئێستاکەش ئەلحەمدولیلا ئێمە دەرس و ئەو بابەتانەمە هەنەیە. لێراکە دەرسی قورئانی تا خوێنرێت و دەرسی تریشمان هەیە، بە سوپاس بۆ خوای پەروەردگار، و ئێستاش بەردەوامین ئەلحەمدولیلا. شێوازی مزگەوتەکە باس بکەم. مزگەوتەکە وەختی خۆی پێک هاتبوو لە دوو بەش، واتە حرەمەکەی ئەوەی کە نوێژی تیا ئەکرا پێک هاتبوو لە دوو بەش، هەر لە ناو خۆیان دوو دەرگای هەبوو کە بەشەکانی پێکەوە ئەبەست بە یەکەوە، و دواتر حەوشێکی گەورەی هەبوو و لە پێشیشیا سەکۆیەکی هەبوو. جاری وا هەبوو لەو کاتانەی کە جەوەکەی خۆش بوو بەهاران بۆوانە لە دەرەوە نوێژ ئەکرا، خەڵکی لەسەر سەکۆکە نوێژی ئەکرد، و هەروەها حەوزێکی هەبوو بە دەستنوێژ ئەوانە وەکۆی گەڕنیشەوە کە لە سەردەم پێش ئەوەیکەوە زووتر ئەم مزگەوتەکە ئاوێک لە چەمی باوە شاسوار و بۆ هاتۆ بە بەردەم مزگەوتەکە ڕۆیشتووە، خەڵکی بەکاریان هێناوە هەم بۆ ئەوەی کە بە حکمی ئەوەی خەڵکی وەخت خۆی تەنکی و شتانی نەبووە، خەڵکی بۆ ماڵەوەش بەکاری هێناوە و خەڵکانێک شەبوون بۆ نوێژخوێنانیش دەستنوێژیان لێی گرتووە بەکارێن هێناوە بۆ دەستنوێژ و بۆ نوێژکردن. بەڵێ وەکو ڕوون و ئاشکرایە وەکو باسمان کرد مێژوەکەی زۆر کۆنا و ئەم پێشکەوتنی ئێستاکەش ئەم مکەبەرە و ئەوانە مێژوەیەکی زۆر دێرینی نییە، و وەختی خۆی ئەو منارەشە بەکارهێنراوە بۆ ئەوەی کەوا بانگی تیا بدرێت و چونکە زیاتر دەنگەکە زیاتر ئەڕات بە تایبەتی لە ڕەمەزانانە بۆی خەڵکی ئاگادار بێت بەوەی کاتی بانگ هاتووە ڕۆژەکانیان بشکێنن. وەختی خۆیان کە مزگەوتەکە دروست ئەکرێت، شێخ عومەری بێیارە هەر کاتە مامۆسایەکی بۆ دیاریەکە یەکەم مامۆسایەک بە ناوی مامۆستا مەلا ئەحمەدەوە دابین ئەکات و لێراکە بەردەوام ئەبێت، و دواتر ئەوانی کە چەند مامۆسایەکی پێشەوەی کەوا بڕوخێنرێت مامۆستا مەلا ئەحمەد بووە، و هەروەها مامۆستا مەلا ئیبراهیم بووە. ئەو مامۆستا مەلا ئیبراهیمە تا پێش ئەوەی بڕوخێنرێت
پێش ئەوەی وەفات بکات ئەو مامۆستا لێرەکە خزمەتێکی زۆر گەورەی کرد ئەلحەقی تەنانەت لە کۆتاساتەکانی ژیانی چاویشی لە دەستدا بوو ئەهات من ئەمبینی کە ئەهات بۆ مزگەوت چاویشی نەی ئەبینی یعنی هەر بەو نابینایەوە ئەڕۆشت پلاکەکان جاران هەروایریش بوو حساب بکە یعنی ئەو سەرە پلاک و شتانە نەبوو بە نابینایی ئاوا دەستێک کرد ئیم پلاکەی لێ ئەخست و بانگی ئەدا من خۆم چەند جار ئەوم بینیوە و هەروەها مزگەوتەکە لە ناویشەوە جاری وا هەبوو ئەڕۆشتن لە شوێنێکی ترۆ لە پشتەکەیوە دەرەجێک بۆ کرابوو وەکو سەکۆیەک لە چەند مەترێک بەرز بوو لەوێ شوێنی قورئان خوێندن بۆ جمعەکان یاخود بانگدان مامۆستا جاری وا هەبوو ئەلەوراکە بە نابینایی خۆی ئاوا دەستی ئەکوتا و ئەڕۆشتە ئەو سەربانە لەوێ بانگیەدا مزگەوتەکە طبعاً پێش ئەوەی بڕوخێنرێ حەقەتەن زۆر هیلاک بوو پێشتر جمعەی تیا کرا بەڵام لە دوای ئەوەی کەم پێش ئەوەی بڕوخێنرێ جمعەی تیا نائەکرا تەنها چونکە زۆر هیلاک بوو مزگەوتەکە تەنانەت لە دیمی دەرەوە لای منارەکە چەند جارێک لێ ڕووخا و لە ناویشەوە مزگەوتەکە زۆر ئەو گەچوشتانی دایمە هاتە خوارەوە بەسەر فەرشەکەیە زۆر هیلاک بوو چونکە مزگەوتەکە چەند پایەیەکی گەورەی تیا بوو وە شێوەز گومەزی هەبوو چەند گومەزێکی تیا بوو هەمووی زۆر هیلاک بوو ئیتر نۆژەن نەکراوە بڕیار لەسەر ئەوە درا کەوا سەر لە نوێ تەخت بکرێت و سەر لە نوێ دروست بکرێتەوە